ئەم خولە بە هەمانی کۆلێژی تەکنیکی زانستە پراتیکانی هەڵەبجە بە هەمانگی لەگەڵ بەڕێبەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە و ڕێکخراوی ڕێژ بە سوپاسەوە ڕێکی عێراقی ئەم خولە بەڕێوە چیە دیارە خولەکە بۆ ماوەی 5 ڕۆژە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی خولەکەیە بۆ زیاتر ئاشنابوونی براجوتیارەکانمانە بۆ بابەتە زانستیەکانی چۆنێتی پەروەردەکردن و هەڵپاچین و پێینکردن و چۆنێتی کۆنتترۆلکردی مێرۆزیان بەخشەکان هەروەها بەرهێمێنانی قاچکە وەکو وتمان بۆ براجوتیارەکانی ناوچەکەیە کە خۆی لە هەردوو بەشی بڵێ نەزەری و پراکتیشە ئەگرێتەوە ئەمڕۆ وەکو ئەمەشەمان پێ یەکەم ڕۆژی خولەکەیە دیارە بەشی پراکتیکی لە هۆڵەکانی کۆلێژی تەکنیکی زانستە پراتیکانی هەڵەبجەیە و بەشی ئەفو بەشی نەزەری بەشی پراکتیکەکەی ئەبرێتە کێڵگەی کۆلێژی تەکنیکیەوە کە خۆی ئەبینێتەوە لە جێبەجێکردنی چەند کردارێکە بە شێوە پراکتیکی کە لەسەر باخە هەنارەکان باخی زەیتون و هەنجیر و چەند بەربوومێکی کە بزرەمەنیەکان بۆی براجوتیارەکانمان ئاشنا بکرێن بە شێوازی تازەی چۆنێتی پەروەردەکردن و بەرهەمێنان و قەڵاچۆکردنی مێرووەکان بە شێوازێک کە بتوانن باشترین بەرهەم بەدەست بێنن و لە ڕووی تەندروستی و شیاو بێت بۆ هاونیشتیمانیان.